لۆگۆس گۆڤارێکی وەرزی ئەدەبی و فەلسەفیە لە شاری سلێمانی چابەکرێت و بۆ ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش ئەنێرێت. ئەم گۆڤارە لەلایەن هەرێم عوسمان و شاهۆ عوسمان سەرپەرشتێکرێت. بۆ زانیاری زیاتر لەبارەی ئەم گۆڤارە میوانداری نووسەر و مامۆستای زانکۆ هەرێم عوسمانمان کردووە کە سەرپەرشتیاری گۆڤاری لۆگۆسە. بەخێر بێت کاکەرێم. سەرەتا پرسم بۆ لۆگۆس یان بەواتایشتر بیرۆکەی ئەو ناوە بۆ چێگەڕێتەوە؟ بەڵێ لۆگۆس دیارە وشەیەکی یۆنانی لاتینیە کە کۆمەڵێک مانای هەیە. یەکێک لە ماناکانی بریتێ لە گوتن، عەقڵ، بیرکردنەوە و حەقیقەت و بەواتای چەندین مانا لە خۆ کۆمەڵێک مانا لە خۆیەگرێت. لەبەرەوە ئێمە یۆنان با بڵێین نیشتیمانی فەلسەفەیە و لۆگۆسیش وشەیەکە یۆنانی بنەڕەتی بیرکردنەوەیە. بۆیە بە باشمان زانی کە لەو نیشتیمانەوە ئێمەش ئەو وشەیە وەربگرین و بیبەخشین بە گۆڤارەکەمان. زۆر باشە کاکەرێم، ماوەی چەند ساڵە ئەم گۆڤارە چابەکرێت؟ زیاتر لە 2 ساڵە. زیاتر لە 2 ساڵە. کاکەرێم هەڵبەت لە پێشەکیەکەش ئاماژەمان بۆیە کە زیاتر لانی فەلسەفی لەخۆ ئەگرێ. ئایا بەنیاز نین بابەت و بەشی تر بۆ ئەم گۆڤارە زیادکەن؟ بۆ نمونە بابەتی هونەری بێت یاخود شعر بێ یاخود یان زیاتر هەر فەلسەفی و لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوامە بێت؟ تا ئێستا تایبەتە بە فەلسەفە، ئەمەش پەیوەندی هەیە بەوەی مەبەستم بۆ پلانی داهاتوو ئەگەر بێگومان فەلسەفە بنەڕەتە. ئێمەش لەم بنەڕەتەوە ئەتوانین بۆ نمونە بیکەین بە فەلسەفە تێڕوانینی بۆ ئەدەب چییە، تێڕوانینی بۆ کۆمەڵناسی، بۆ زانست، بۆ هەر بوارێکی تر ئەتوانین. بەڵام گرنگ ئەوەیە کە فەلسەفە تا ئێستا با بڵێن پێداگری ئێمە لەبەر ئەوەی کە پانتایی ڕۆشنبیری کوردی لە بواری فەلسەفیە هەژارە و تا ئێستاش گۆڤارێکمان نییە کە تایبەت بێ بە فەلسەفە. بۆی ئێمە بە باشمان زانیوە کە پێداگری لەسەرەوە بکەین لەناو فەلسەفەیە بمێنینەوە ئیشکردنەکەمان. کاکەرێم بەنیاز نین لە وەرزی و بیکەن بە مانگانە یاخود هەر پلانەکەی خۆتان وایە کە 3 مانگ جارێ بێت؟ بەڵێ هیچ گۆڕانکاریە ناکرێت لە تا ئێستا نەخێر. حەزژەکەمەوە بڵم کە ئێمە وەرزیمان داناوە، بەڵام لە ڕاستیە لەبەرەوەی ئەم گۆڤارە لەسەر ئەرکی خۆمان چاپ ئەبێت. بۆیە زۆر جار وەرزی تێپەڕیوە بۆ بە 6 مانگ جارێ، بۆ بە 9 مانگ جارێک. بەڵام تا ئێستا گرنگەوەیە کە بەردەوامە، ئەمە زۆر گرنگە بەلامانەوە. لە پاڵیش ئێمە جگە لە گۆڤارەکە کتێبیش بەڵاو ئەەکەینەوە. بۆیە لەسەر ئەرکی خۆمانە لە ڕاستیا بەپی گیرفان و بەپی توانە و ئیمکانێتی لایەنەدارەیەکەش دەورە بینێت. بێگومان. کاکەرێم ئەمێ پرسم تا چەند خوێندکارانی زانکۆ و پەیمانگا سوود لەو گۆڤارە ئەبینن بۆ لایانی توێژینەوە، بۆ لایانی ڕێسیەر هەڵبەت خۆشت مامۆستای زانکۆی لەوانەیە زیاتر لەو بواریا شارەزاتر بیت و زانیاری لابێ؟ ڕاستە. بەگشتی گۆڤارەکە گۆڤارێکی چابێتە سەرچاوە بۆ توێژینەوە. زۆرێک لەوانەی کە بۆمان ئەنووسن مامۆستای زانکۆن توێژەرن، بێگومان بەشێکیان لە زانکۆکانی کوردستان و بەردەوامیش ئێمە لە ڕێگەی پەیجەکەمانەوە نامەمان بۆیە بەشێکیان کە ئاڵێن ئێمە خوێندکاری بۆ نمونە ڕانێ لە بەشی فەلسەفە، لە هەولێر لە بەشی فەلسەفە، لە سلێمانی. بۆیە ئەوەندەی کە ئاگادار بین خۆشی ئەو لینکە هەیە بێگومان ئەخوێنرێتەوە. ماوەیەک ئەگەر دەرنەچێت نامەمان بۆ نێرن هەواڵە پرسن. بەگشتی ئەوەی کە گرنگە هەستەکەین گۆڤارەکە جێگەی خۆیەکرێت لەبەرەوەی کە بواری فەلسەفەش زۆر زۆر بوارێکی هەمەلایەن نییە، یاخود بە واتایەکی تر لای خۆمان زۆر زۆر بایەخی پێ نادرێت. نخبەویە زۆر دەستەبژێرە. بۆیە بە ئاستی ئەندازەی دەستەبژێرەکەی خۆی زۆر باشەستی پێکن کە لەناو خەڵکا بڵاوبووەتەوە. کاکەرێم دوا پرسیارم لەگەڵ پەرەسەندن و فراوانبوونی تەکنەلۆژیا لە سەرانسەری گیانە بەراورد بە ڕابردوو ئاستی خوێنەر چۆنە بینیت؟ ئەگە بە کورتی پێم بڵێ. بەڵێ بێگومان ڕەنگە زەحمەت بێ لە ئێستا ئاستی خوێنەر جا بکرێتەوە لەبەرەوەی لە ڕابردووە یاخود بەراورد بە ڕابردوو جیاوازی هەیە بەدڵ جیاوازیەکە زۆرە. بەڵام خوێنەری شەر بەردەوامە. بێگومان چێژ و لەزەتێک هەبووە لە ڕابردووە کە سەرە گیراوە بۆ کتێب کە بڵاوکەوەتەوە. بە ئێستاە ئەوەندە کتێب زۆرە کە ئەم سەرەگرتنی نەماوە ئەسڵەن
وەگەڵێ ئێستا ئەوەندە کتێب زۆرەکە ئێمە پێویستمان بەوەیە وەگەڵێ خوێنەرمان هەبێت بەڵام لە کۆنا خوێنەر زۆر بوو کتێب کەم بووە بەڵام ئێستا ناپێورێ لەبەرەوەی کە ئەمڕۆ لە شاشی مۆبایلەکەەوە خەڵگە خوێنێتەوە خوێنکارە خوێنێتەوە بە ئاسانی بەردەستە بە ئاسانی بەردەستە لەبەرەوە بڕێک زەحمەتە ینی بڵێ ئێستا خوێنەر دابەزیەوە لە چاو ڕابردووە کەمێک زەحمەتە ئێستا ئەم هەموو زانکۆیەمان هەیە ئەم هەموو بڵاوکراوەیەمان هەیە بۆیە بێگومان ڕێژەکەی ئێستا زۆر زۆر بەرزترە بەراورد بە ڕابردوو بەدڵنیایی هەرێم عوسمان نووسەر و مامۆستای زانکۆ سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس کە میوانی گەشتی هاڵەوەنەرەکان بووی بەخێر سەکەوتوە سپاس